دەرسێکی تر کە ئێمە لەو مەرحەلە لەو قۆناغەی تەمەنی 40 ساڵی تا 50 ساڵی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەرەگرین ئەوەیە کە ئینسان بانگەوازەکەی ئەبێ لە کەسە نزیکەکانەوە دەستی پێ بکە. ئینسان نابێ کەسە نزیکەکانی خۆی ئیهمال بکە. قەوم مهمە خۆشەویستەکانم، کەسە نزیکان، دایک، باوک، ماڵ و مناڵی خۆت، خێزانەکەت، براکانت، ئەمجا تیرەکەت، ئەمجا عەشرەتەکەت، ئەمجا قەومەکەی خۆت. وأنذر عشيرتك الأقربين. خوای تعالی ئەوەی بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دابەزان لەو کاتە کە ئاگاداری عەشرەتە نزیکەکانی خۆت بکەرەوە. ئەو بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چوە سەر کێوی سەفا و ئیسلامی پێ ڕاگەیاندن. تۆ لەسەرتە بیگەێنی، ئیتر ئەو گوێ ئەگرێ لێت یا گوێ ناگرێ لێت، ئەوە مەسئولیەتی تۆ نییە. نە مەسئولیەتی پێغەمبەرە، نە مەسئولیەتی تۆیە کە شوێنکەوتووی پێغەمبەری. ئەم کەلیمەیە زۆر گرنگە، کۆتایی بە وتارەکەش دێنم بەم کەلیمەیە. خۆشەویستەکانم، پێغەمبەرەکان و شوێنکەوتووی پێغەمبەرەکانیش لەسەریان بۆ بەس دین بگەێنن، لەسەریان نەبووە بە زۆر بیخەنە ناو دڵ خەڵکو. خوای تعالی لە قورئانە بە پێغەمبەر ئەفەرمێ ئین عەلەیکە ئیلا البەلاغ، تۆ تەنها گەیاندنت لەسەرە، لەستە عەلەیهم بمسەیطر، تۆ مسەیطر نیت بەسەر دڵ خەڵکە ئیلا خەڵق ئەم قسانەی تۆ وەربگری. بەڵام ئەگەر نەیگەێنی گوناحبارە بی. پێغەمبەران گەیاندیان، حتا پێغەمبەری خوا ئاخر حەج مسلمانان فەرمووی مسلمانان یعنی ئیسلامی کۆ کردەوە لە چەند وشەیەکە، فەرمووی ئەمە ئاوە، ئەمجا فەرمووی گەیاندم مسلمانان، وتویان گەیاندت. پێغەمبەری خوا زۆر دڵی خۆش بوو بە وشەیە، فەرمووی خوایە شاید بەها ئەوە تا خۆیان ئەڵێن گەیاندت، ئەوە گەیاندت. ئاوا هەر کەسێ بی فەرموایە گەیاندت، پێغەمبەری خوا ئیشارەتێک دەی فەرمووی خوایە شاید بە، اللهم فەشهەد، ئەوە من گەیاندم. ئەوەی لەسەرمە گەیاندم، دوای خەڵک وەریەگرێ وەری ناگرێ کێشەی خۆیانە. تۆ گەیاندنت لەسەرە. ئێستش تۆ کە پەیامێکت پێیە، هەر کەسێ لە ئێوە کە حەقێک ئەزانێ نابێ شەرم بکە، ئەبێ بیگەیەنێ. ئەگەر حەق بووی بیگەیەنە، خەڵک گوێی لێگرتی، ئەوە نیعمەتێکە. گویانیش نەگرد و شوێنی نەکەوتن، تۆ گەیاندتە و گوناحبار نابی ئیتر. ئەمە زۆر مهمە.